بەداخەوە لە ماوەی پێشوو لەگەڵ ئەوەیشی کە لە نۆی حوتی ساڵی 2023ەوە واتە نزیکەی ساڵێک پێش لە ئێستا وەزارەتی پلاندانانی عێراق مەسلەی راپۆرتی بە پارێزگابوونی هەڵەبجەی تەواو کردووە تەسلیمی کرد بە ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزیران لە دوای ئەوە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجەی نارد بۆ پەرلەمانی عێراق بەداخەوە لەگەڵەوەشی کە دوو خوێندنەوەی بۆ کرا دەنگدانەکەی دوو جارە تەجیلە بێ بەبێ ئەسبابێکی منطقی و ڕوون و بەبێ ئەوەی کە ڕوونکردنەوەی پێویست لەم بارەیەوە بدرێ و بەبێ ئەوەی لۆبی پێویست و هەوڵی پێویست لەلایەن فراکسیۆنەکانەوە ڕێک بخرێ بۆ ئەوەی کە ئەم بابەتە یەکلا کرێتەوە لەگەڵەوەی چەندین جار من ئەم داوایان پێشکەش بە فراکسیۆنەکان کردووە کە ئێمە پێویستە لۆبیەک بۆ ئەم بابەتە بکەین ئەگەر کێشەمان لەگەڵ ئەوە هەیە کە بابەتی هەڵەبجە بە دەنگدان یەکلا بێتەوە بەڵام بەداخەوە ئەو لۆبی کە پێویستە تا ئێستا بۆی نەکراوەوە پەرلەمانی کەش و هەوای گشتی تێک چووە لە بەرەوەی کە سەرۆکایەتی پەرلەمان ئەو یاخود سەرۆکی پەرلەمان لەسەر کار لادراوە نەتوانرا سەرۆکێکی نوێ بۆ پەرلەمان هەڵبژێرێت جیاوازی ئاشکرا لە بینی کوردەکانان نییە هەموو فراکسیۆنە کوردستانیەکان بە دڵسۆزیەوە بەشانازیەوە حەزەکەن هەڵەبجە ئەوە بێت بەڵام لێتان ناشارمەوە کە بە ئاشکرا جیایە و لە واقعا جیایە لە واقعا لەوانەیە فراکسیۆنی کوردستانی هەبێ زۆر دڵگەرم نەبێ بۆ ئەم بابەتە ئەوە خاڵی یەکەم ئەگینا ئێستا هەردوو سەرۆکەکەی پەرلەمان کوردنی ئەی باشە خۆ مەندەلایش کوردە و دکتۆر شاخەوانیش کوردە ئەی ئەمە دوو جار دەنگدان لەسەر هەڵەبجە لەناو پەرلەمانە دواکەوێ ئێمە فرۆزە دوانەکەوێ پێویستە ئەو کەش و هەوایی دروست کرا کە جەژنێکی وەکو غەدیر تێپەڕێنرێ کە یەکێکە لە کێشە جەدەلیەکانی ناو هەموو عێراق و ئەگەر ئەوەی هەیە تایفێ جارێت لە عێراق زیینو بکاتەوە لە پاڵ ئەوەشە ئەتوانرا ڕێکەوتنێکیش بکرێت بۆ ئەوش کە هەڵەبجەش تێپەڕێ